بەردەوامی لەگەڵتان هەڵبەتە هەمیشە باس لە ڕۆڵ و گرنگی هونەرکراوە لە توای لایەنە جیاوازەکاندا. جا بۆ ئەمڕۆ ئێمە باس لە ڕۆڵ و گرنگی هونەر دەکەین لە ناساندن یاخود بە جینۆساید ناساندن دەرخستنی ئەو تاوانانەی کە لە ئەنفالدا ئەنجام دراوە. هەڵبەتە تایبەت بەم بابەتە لە بیابانەکانی سەماوە و نوگرە سلمان لە ڕێگەی پرۆژەی هونەریەوە گزارش لە مێژووی ئەنفال و ئازارەکانی ئەنفال کراوە و هاوکات با بڵێن پێشەنگەی دیکۆمنتاری هەبووە و شانۆگەری ئەنجام دراوە. باس ئەم چالاکیە هونەریانە و گرنگی ئەم چالاکیانە دەکەین بۆ نیشاندانی ئازارەکانی ئەنفال و مێژووی ئەنفال. تایبەت بەم بابەتە پشکۆ محەممەد ڕۆستەم کا بەڕێزیان هونەرمەندن و هاوکات جەلال محەممەد ئەمین بەڕێزیان بە هەمان شێوە هونەرمەندن لە ستودیۆ بەیانی کورسانی نووزمیانە بە خێراتن. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. زۆر سپاس. هەڵبەتە بابەتەکە لەو چالاکیانەوە دەست پێ دەکەین کە با بڵێن لە بیابانەکانی سەما و نوگرە سلمان ئەنجام دراوە. ئامانج لێ چییە کە وەکو دوو هونەرمەند چالاکی جۆرا و جۆر ئەنجام درا؟ سەرەتا سەری ڕێز و نەوازشتم بۆ ئەنفال کراوەکان. هەڵبەتە هونەر کاریگەری تەواوی لە هەموو دنیادا کە لە مێژووداوە نووسراوەتەوە هونەرە ئەتوانێت پەیامەکانی ئازارەکان بگەێنێت. ئێمەش بەپێی توانای خۆمان کاریگەریمان ئەبێ هەبێت لە وادام هەین بوونمانەیە ئەبێ ڕۆڵی تەواومان هەبێ لەو تاوانە گەورەی کە بەسەرمانە هاتووە. ئێمەش وڵاتێکی بەدەل نین لەو تاوانانی کە بەسەرمان هاتووە. بۆیە بە پێویستمان زانیە کاری ئەم جارەی هونەریمان بۆ دووەم جارە دەچینە نوگرە سەلمان لە قڵای سەلمان ئەو سژنە گەورەی ئەو بەندیخانە گەورەی کە کەسوکارمانی تێدا بەند کراوە تێدا قڕ کراوە و کۆمەڵکوژی تیاکراوە بتوانین هەندێ نمایش بکەین یاخود هەندێک پێشەنگا ئەنجام بدەین تەنانەت بۆ دۆستایەتی لەگەڵ شاری سەماوە ئەو پەیوەندیە دروستکەین کە ئێمە گەلێکین ئەوەندە لێ قەوماوین بەڵام هەمیشە گۆڕەکانمان لای ئێوەیە لە ڕاستیدا ئەوان بە هەندووریەگرن و ئێمە لێرەوە دەستخۆشیان لێ. باشە بێمە لای بەڕێستان کاک جەلال هەڵبەتە با بڵێن نیشاندانی تابلۆکان گزارشت لە ئازارەکان کردووە. لەو کاتەدا و نیشاندانی تابلۆکان لە بیابانەکانی نوگرە سەلمان یاخود لە بیابانەکانی سەماوە ئەمە چ پەیامێکی بۆ هاوڵاتیان بۆ بەشداربووانی ئەو ئیشە هونەریە گەیاندووە؟ سپاس بەیانیتان باش. نووسەرێکی گەورەی دنیا هەیە ئەڵێ ئەگەر نەزانی پێش خۆت چی ڕوویداوە ئەوە تۆ هەر ئەو منداڵی کە جارە نەهاتیتە دنیاوە. ئێش و ئازارەکانی ئەنفال هێندە قوڵە هێندە گرانە هەرچی چۆنێک باسی بکەی ئەم باسکردە هەر کۆتایی نایە هەر چیرۆکی بەدواوە دێ. من بۆ دوام ساڵە لەگەڵ هاوڕێم کاکشکۆ کە بەشداری هەموو ئەو چالاکیانەی کە بۆ ئەنفالە کرێ کردووەمانە چەندی ساڵە و بۆ دوام ساڵاتی نەبیابانەکانی عەرعەر و سەماوە بۆ ئەم جاریان پێشەنگای دیکۆمنتاری من کە کۆم کردوێتەوە وێنەکان زۆربەی خۆم وێنەم گرتەوە زۆربەیشی ئامادەم کردو لە سۆشیال میدیاوە وەرم گردووە. جیاوازی تایبەتی خۆی هەیە و دەنگی تایبەتی خۆی هەیە لەبەرەوەی ئێمە هەر لە ناو کووردا ئەم ئازارە باس ناکەین. ئێمە ئەمانەوێ ئەمە لە پارێزگای سەماوە کە تابلۆکان تەرجەمە کریا بە عەرەبی لەبەرەوە ئێمە خۆمانتی ئەگەین لە خۆمان بەڵام ئەمانەوێ ئەم پەیامە بگەێنین کە ئێمە میلەتێکی زیندوین و میلەتێکین لە دوای کیمیاباران و لە دوای ئەنفال ئێمە هەر ماوین و هەر زیندوین و هەر ئەمێنینەوە و ئەوە پیشانی دنیایشی بدەین کە ئێمە چەند میلەتێکین کە ئەتوانین لە دوای هەموو ئەو کارە ساتانە هەستینەوە و زۆربەی تابلۆکانی من کە بردوومە ئەم تابلوانە تەعبیرە و گزارش لەوە ئەکا کە ئەوە کە ئەمە چەندێک ئەم خەڵکانەمان ئەنفالە و چەندێک ئێمە لەناو ئەو ئازارانین بەڵام هەر ماوین و پیشانی ئێوەی ئەدەین کە هەماهەنگیەکەین و لەوێژ لە سەماوە کە ئێمە کۆمەڵی خەڵکی عەرەب هەیە کەوەکو ئێمە هاوخەمە خۆشیان گۆڕی بە کۆمەڵیان هەیە و ئەم پێشەنگا و چوون و یادی ئێمە بۆ بیابانەکانی سەماوە و عەرعەر و تەلشێخ و نوگرە سەلمان هاوخەمیە لەگەڵەوانە و شانزەی پێنجە کە یادی چۆن بێژی ڕۆژی گۆڕی بە کۆمەڵی عێراقا کۆمەڵ کوژیە. ئێمە لە ڕێی تابلۆوە لە ڕێی هونەرەوە لە ڕێی پەیامەکانمانەوە ئەمانەوێ ئەم هەموو ئازار و ئەشکەنجەیە بگەینی بە ئەوان و کە ئێمە هەین بۆرن لێمان تێ بگەن. بۆیە لە ناو محافظەی سەماوە لە ناو ئەو شارە
ئێمە من لێ پێشنگاکەم کردوێتەوە و کاک پشکۆش بە شانۆ بەشداری کردو و پەیامەکانمان گەیاندەوە. کاک پشکۆ دەگەڕێمەوە لای بەڕێستان. گەیاندنی ئازارەکان و ئەو نەهامەتیانی کە بە سەرگەلی کووردا هاتووە لە ڕێگەی هونەرەوە جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان لا ناوچە جیاوازەکانی دیکە ئەمە تا چەندەوا دەکات کە ئازارەکانی کورد بکاتە دەنگێکی جیهانی؟ لە ڕاستیدا ئێمە تا ئێستا نەگەیشتوین بۆ حاڵی وەکو هۆڵۆکۆست ببین بە قەرارێک ببین بە بڕیارێک داخلی بڕیاری جیهانی هەبین کە بە جینۆساید بناسرین هەتاکو ئێستا هەوڵدان هەیە بۆ ئەم بابەتە. ئەرکەکەی ئێمە ئەوەیە بە هونەر بیگەێنین لە هونەرە ئازارەکان ئەگەڕینەوە کە گێڕامانەوە ئەبێ نووسەرەکان لێکدانەوەی بۆ بکەن خوێندنەوەی بۆ بکەن سیاست مەداران پەیامەکەمان بگەێنن کە گەیاندیان پەیامەکەمان ئەو کاتە ئێمە دەبین بە خاوەنی جینۆساید ئێمە دەبین بە خاوەنی کۆمەڵکوژی ئێمە دەبین بە خاوەنی کیمابارانکردنی هەڵەبجاو سێکسیۆنان و باریسان و شوێنەکانی تر. ئێمە بەش بە حاڵی خۆن بە هونەر پەلاماری بابەتەکەمان داوە ئەکرێ هەرێکی لە ڕێگەی خۆیەوە ئەو ئازارە بەدەر نییە لە هیچ کەسێک یعنی بەدەر نییە لە هیچ تاکێکی کورد ئەرکی هەمومانە لە ئازاری هەمووانیشە. باشە هەڵبەتە لەو چالاکی کە ئەنجام درراوە شانۆگەریەکت پێشکەش کردووە لەو شانۆگەریە با بڵێن بەجلێکی ئاڵتونی هەڵبەت کار وەک بە پیاوە ئاڵتونیەکەش ناسرایی ئەم پەیامە چۆن دەگەێنیت بۆچی یعنی لە ڕێگەی شانۆگەری یاخود بە جۆرێک لە جۆرەکان بە لەبەرکردنی جلێکی ئاڵتونی بازە ڕۆحە ئاڵتونیەکان دەکەیت؟ سەبارەت بەو جلە ئاڵتوری کە لەبەرمایە لە نمایشەکانمە زیاتر لە 35 جار نمایشم کردو و بەردەوامی هەیە. سەرەتا مەبەستی من لەو جلوبەرگە مرۆڤە ئاڵتونەکانی ژێرلم ئەو حیکایەتانە ئەگێڕمەوە کە لە ژێرلمەوە دەرەچم. جلەکەیش ئەو جلوبەرگە ئاڵتونێ مەبەستم ئەو مرۆڤە ئاڵتونیام ئەو ڕووفاتانەیە کە هەرگیز لای من سڕینەوەیان نیە و ڕزینیان نییە وەکو ئاڵتون هەمیشابێ هەبن بوونیان هەیە. لە ڕێی ئەوە توانیمە چیرۆکەکان بگەڕم بە کورتە چیرۆک بۆ نمونە ژنێکەی لە شێخ لەنگەر هەموو جەژنێکی قوربان دوو دەستجلی کوردی بۆ حەمە و جەبار دروستەکە کەچی حەمە و جەبار هەر نەهاتنەوە. ئێستا ئەو جلوبەرگە لە شێخ لەنگەر کراوە بە داهۆڵ یاخود ژنێکەیە لە ڕزگاری کە لە ماڵ دەرەچێت کلیلی ماڵەوەیان ئەدا بە دەست دراوسیەکەیانەوە ئەڵێ نەوەکو مناڵەکان بێتەوە خۆ من مناڵم بۆ شەڕ نەناردووە. چیرۆکان زۆر زۆرن ناکرێت لێرەش هەمویان بگەڕمەوە پێم وایە ئازارەکان گەورن. کاک جەلال بگەڕێمەوە لای بەڕێستان هەڵبەتە بۆ ناساندنی هەر تاوانێک بۆ گەیاندنی هەر دەنگێک پێویستت بە کۆمەڵێک بەڵگە هەیە یەکێک لەو بەڵگانی کە دەکرێت بڵێ بەڵگەی زیندوو با بڵێن حاشا هەڵنەگرە وێنەکانن کە هەر وەک دەوترێت کە وێنە بۆ خۆی دەدوێت. تا چەندە کۆکردنەوەی ئەم وێنانە و نمایشکردنی لە پێشەنگایەکدا تاکو ئازارەکانی ئەنفال بگەێنرێت کارێکی قورس و زەحمەت دەبێت؟ پرسیارەکەت پرسیارێکی جوانە وتەیەکی چینیە ئەڵێ هەر وێنەیەک بۆ خۆی قوتی 1000 شەی هەیە. بە دیکۆمنتکردنی ئەو تاوانە ڕاستەکەی قورسە و ئاسان نییە لەبەرەوەی تاوانی ئەنفال وەکو کیمابارانی هەڵەبجە نییە. هەڵەبجە لەبەر ئەوەی کە میدیای ئێرانی زیاتر لە پشتیوە بوو و ئەو نووسەر و فۆتۆگرافەر و میدیای جیهانیانە توانیان ئەو قورسایی ئەو تاوانە بگەێنن بەڵام لە ئەنفالە لەبەر ئەوەی ئەو میدیای حاضر نەبووە ئەنفال زۆر بە کپی کراوە ژێربەژێری کراوە نەتوانراوە ئەو سەدا و دەنگە هەبێ بۆیە ئێستا لە لای ئێمە وەکو ئەوانەی کە ئەم قەزیەمان لەلا گرنگە ئەم کەیسەمان لەلا پێ مهمە بۆیە هەرێکێک بە گوێرەی توانای خۆمانەوە هەرێکێک بە گوێرەی ئەو ئیمکاناتی کە هەمانە توانی و مانەوێنەکان کۆکەینەوە بۆ نمونە ئێمە لە ئەنفالە تەنها بەس لە ناوبردن و پاڕانەوە و ئەمانەمان نییە ئێمە لە ناو ئەنفالیشە بە گوێری ئەو دیکۆمنتانەی کە کۆمان کردوونەتەوە لەسەری ئیشەکەین پاڵەوانمانەیە بۆ نمونە لە ئەنفالە پاڵەوانێک وەک شەحسێنی هەزارکانی دروستە بێ ئەم پیاوە خۆی و 12 کەس لە ئەندامانی خێزانەکەی
بە قەراری سەدام حوسێن لە قەڵای قۆرەت و قەرارێکی بۆ ئەچێ و ئەچێتە ناو ئەو هەموو خەڵکە و لە ناو خەڵکا پێڵێن تۆ ئەتوانی ئازاد بیت خۆت و ماڵ و منداڵت بەڵام ئەو قبولی ناکاوە ڕەتێکاتەوە بۆ نمونە ئەم وێنەیە وێنەی خۆی و مناڵەکانێتی کە لە قڵای قۆرەت بووە ئێستا ئەم وێنە من دیکۆمنتم کردەوە بە زۆری کارەکانی منیش زۆربەی لەسەر ئەم شخصیت هەیە و خەڵکی دیەکەی خۆمانە و خەڵکی یەک ناوچین بۆیە کاری ئەنفال گرنگە و ئەبێ دەوڵەت حکوومەت دامەزراوەی گەورە گەورە لە پشتی ئەم کارەوە بێ بەڵام ئەمانەی کە ئێمە کردومانە هەوڵێکە ئێمە لە ڕێگای هوەرەوە پێشکەشیەکەین و دیکۆمنتی ئەەکەین و ئەی پارێزین بۆ نمونە ئەم جومجمەیە جومجمەی ئەو کەسوکارانەی خۆمانەکە لە بیابانەکانی عروسەماوەیە ئەمە ئەگەر دیکۆمنت نەکرێ و وێنە نەگرێ و هەڵنەگیرێ کەسی ئێمە ناناسێەوە تەرجمەمان کردێتەوە بۆ عەربیەوەی لێمان تێ بگەن کە ئێمە بەڵێ وایە بە کە ئەچیتە سەماوە بەڕاستی لە نوگرە سەلمان کە پێدانەی لەسەر ئەو زەویە وا ئەستەکەی کە قاچی بەر سەری مناڵێکەکەوێ سەری ئافرەتێکەکەوێ سەری کەسێکی کوردەکەوێت لەو دەشت و بیابانە و ئەبێ ئەمانە گرنگە ئێمە دیکۆمنتمان نییە بەداخەوە زۆر زەعیفین ئەوەی شەیە کە هەوڵی کۆمەڵێک کەس و کۆمەڵێ شخصیاتە دراوە. بەڵێ بگەڕێمەوە لای بەڕێستان هەڵبەتە ئەوەنەی من ئاگادارم لە بیابانەکان ببورن چەند دوێنم زەویەکتان کڕیوێتەوە بۆ هۆکاری کە ئەو گۆڕە بە کۆمەڵانە لە ناو نەچێت و جوتیارەکان کاری کوشت و کاڵی لەسەر نەکەن. قڵای نوگرە سەلمان کە ئەعتیبار لە حەوت دوێنم زەوی و زیاتر لە چەند سەد دووەنمێکی زەوی تر بەدەمەوێتی بەڵام ئەوەی تەنیشتی قڵاکەیە کە پێڵێن سژنی گەورەی سەلمان لەناو قەزاکایە بە دەوری قڵاکە بەدەستی چەپە زیاتر لە دەدوەنم ڕووفاتی کەسوکارمانی تێدایە ئەوانی کە لە ناو قڵاکە لە برسا مردون یاخود تووشی نەخۆشی هاتوون یاخود حتمما نەخۆشیێکی سکچوون هەبووە ناوە کوتا بووە هەندێک نەخۆشی کتوپڕ دروست بووە لە برسا مردن هەبووە تعزیب هەبووە لێدانێکی زەخت لەڕێ ئەو عەجاجەوە لەوێ ناتوانم بڵێم خراونەتە گۆڕ نەخراونەتە گۆڕ بەڵکو خراونەتە چاڵێک لە بستێک زیاتر نییە ئێستا ئەوە 36 ساڵە ئەم چاڵە حتمما باهێن و باعی با لەوێ تەوژیمی لم هەیە تەوژیمی باە بۆ لادان و هێنانوانە ڕووفاز زۆر هاتوۆتە سەرەوە ماڵێک هەیە لەوێ کە ماڵی ماڵێکی عەرەبە ناوی خەڵەف ئەحمەد شایبە بۆ دۆم جارە سەردانیانەکەی قسەمان لەگەڵ یان ناکرد بووەوەی کە ئەم زەوێ پارێزرا بێ خۆم لە ڕووفاتێکی مناڵەوە 16 هەنگاو ترۆمپایەکی ئاوی چوار ئینجی لێداوە بۆی زەویەکە ئاودا زۆر پێمان ناخۆش بوو وتمان ئەمە جێ قوبوڵ نییە تکاتلیەکەین ئەم زەوێ لی بۆ سەمی کە بە زەوی کشتتوکاڵی ئەو ژووتی من بۆ 36 ساڵە چاوەڕێی ئێوەم کە ڕووفاتەکانتان بۆنەوە بۆی منیش کاری کوشتتوکاڵی بکەم لە ڕاستیدا زەویەکە 100% زەوی کشتتوکاڵی نییە بەڵام حتمما ئەوی بیانکەیەک و مەهامێکەیە من بووم کاک عومەریان فەرستان بوو کاک سالار مەحموود بوو کاک سمکۆ سابیر بوو کۆمەڵێک کەس بووین کاک جەلال کاک سەرکۆ کاک محەممەدستانی لە جاری دووەم کە قسەم لەگەڵ ئەو ماڵا کرد بە دوو جەلسە قەنەعەتمان پێیان کرد ئینشاءڵڵا لەم ڕۆژانەی دواییە قەرار وایە بێن بۆ کوردستان قایمقامی سەلمان لەگەڵ ئەو ماڵە هەموو عەقد و ئەوراقیان هێناوە نردمە بۆ جەنابەت عەقدێکی گرێبەستێکی قانونی هەبکرێ بەڵام نەک وەکو تاک من نابێ واژۆی کەم لەگەڵ لایەنێکی یاسایی قانونی بە پێی یاسا و ڕێسا ئەو زەویەی لێکڕین و بەرنامەی ئەوەمان هەیە کە سیاجی بکەین بۆ وفاتەکان پارێزراوە بێ هەتا کاتێک دێت و بە مەبلەغێک پارە دەکرێت لێرەوە باسی سەرمایەداری نیشتمانی بکەم سەرمایەداری نیشتمانی لە وڵاتی ئێمە زۆرە زۆر کەس پەیوەندی پێوەکردم کە من ئامادەم ئەو زەوێ بکڕم خۆبەخشانە ناوشمێنن بەڵام من بۆ ئەوەی هاندانی سەرمایەداری نیشتمانی لە بابەتەکەمان ڕەنگدانەوەی هەبێ دەکرێت لێرەوە زۆر دەستخۆشیم بۆ ئەم دوو بەڕێزە هەبێ کە
لە ناو کۆی کۆمەڵە سەرمایەدارێکە ئەم دوو کەسە هەمویان لای من بەڕێوز و سەربەرزن و هەمویان خاوەنی کونیە و فاکتەرێکی پاک و خاوێنن خیانەتیان نییە بە پێویستم زانی ئەم دوو کەسە بەڕێزە هەڵبژێرم بۆ ئەوەی شانیان داوەتە ژێر ئەو کاری کە ئەو زێوانە هەمی بکڕن و چەند تەلەفۆنێکشم بواتەوە بۆ لە دەرەوە کە تەنانەت ئامادەن سەحرای بیابانی نوگرە سەلمانیش بکڕن دیان وەستا و متمە پەلەمەکەن بۆ ئەمەی قەڵاکە چواردەوری قەڵاکە کە ڕۆسەمی حاجی سەرداری گۆڕێس بەیە کە برازای مام ساڵحی گۆڕێس بە هەر خۆیان بۆ خۆیان عیلەیەکی شۆڕژگێڕن خاوەن مێژوویەکی پاکن خاوەن چەندین شەید و ئەنفالن لەگەڵ هاوکاری کاکشێک و عەزیز کەریم کە هەردوویان خاوەنی پرۆژەی مجەمەع ڕاستان سەکەنین لە خانەقی من لێرەوە دەستخۆشییان لە یەکەم کە ئامادەبوونیان هەیە بۆی کە شان بەشانی ئێمە ئەو زێوانە بکردن و هیچ تمحێکیشی لە پشتیوە نیە. دەستیان خۆش بێ. بابەتێکی تر با بڵێن زیاد لە 30 تۆن بەردی گەورەی شاخەکانی کوردستان لە پرۆژەیەکدا بەکاردێنی ئەمانجی ئەمە چی؟ ئەو بڕیاری کە دەرەچێ سەدام حوسێن دەسەڵاتی تەواو ئەدا بە عەلی حەسەن مەجید بۆ پاکتاوکردنی گەلی کورد و ئەنفالکردن لە کۆبوونەوەیەکە ئەڵێ شاخەکان و بزنن بۆ بتوێننەوە شاخەکان بۆ بێنە خوارەوە لەگەڵ بزنە بۆم ئاوێتەکەن ئەمە کاریگەری لای ئێمە دروست کردو لە ڕاستیە ئەم بیرۆکەیە لە ڕاستیە بیرۆکەی هۆمەر محەممەد قادرە سەرنووسەری گۆڤاری ئەنفالستان دەکرێت لێرەوە باسی بکەم 30 بۆ 38 تەن بەردی شاخەکانی کوردستانمان بڕیوە لە نوگرە سلمان دامان ناوە بۆ ئەوەی لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان داینین گۆڕەکان لەون بوون بپارێزین کە دامەزراوەی کەریمی عەلەکە بەڕێز زۆر بەڕێز دکتۆر تا ڕەسوول سپۆنسەر و ئەرک و تێچوون و ماندووبوونی گرێتە ئەرشۆ لەگەڵ بەڕێز کاک شاخەوان سدیقا کە هەردووگیان سەرپەرشتی دامەزراوەی کەریمی عەلەکەکەن لێرەوە دەستخۆشییان لێکم کە ئەوانی شاندەرێکی گەورە بوون بۆ ئێمە بۆ ئەنجامدانی ئەو پرۆژەی ئێستا بەردەکان لە قڵای نوگرە سەلماندامان ناو وا هێوا شێواز لەگەڵ موەسسەی شوهەدا کە لەسەرواکەین بەردەکان بچێتە سەر گۆڕە بە کۆمەڵەکان بۆی گۆڕەکان لە نەمان دەستەکان خۆش بێ. کاک جەلال دەگەڕێمەوە لای بەڕێستان و کۆتا پرسیار دەکرێت بڵێن ڕۆڵی هونەر لە ناساندنی تەواوی ئەو ئازار و نەهامەتیانی کە بە بەرگەلی کورد کەوتووە لە جێی خۆیدا بووە یاخود هێشتا هەنگاوی زیاتری دەوێت؟ خۆی ئەگەر ڕاست دەوێت هونەر ئەو پەیامە جوانەی هەیە کە ئەیگەهێنێ و سنوورەکان ناناسی و هەموو سنوورەکانە بڕێ ئەکرا ئێمە زیاتر لە ڕێگەی هونەرەوە ئەم تاوانە گەورەمان بناسانایە بە هەموو دنیانەک بە عێراق و کوردستان و ئەمان توانی لە ڕێگەی سینەماوە و لە ڕێگەی فیلمەوە و لە ڕێگەی موزیک و گۆرانیەوە ئەمانە هەمویان بۆ خۆیان ئەو فاکتەرن کە هەموو دنیا ئەتوانێت بمان بینیەوە هەموو دنیا ئەتوانێت لێمان تێبگا بۆیە وەکو پێویستە تاکو ئێستا نە سینارستێکی نووسێکی لای ئێمانە دەرهێنەر و میوزیک زانەکانی لای ئەمە وەکو پێویست ئەم قەزیە گەورەیە لە کوردستانە و بەعام لە دنیا نەناسراوە و کاریشی بۆ ئەکرێ و کاریشی لەسەر کراوە بەڵام بەو تموحە گەورەی کە قورسایی ئەم تاوانە نیشان بدا تاکو ئێستا پێم وایە نەکراوە کاری زۆر گەورە نەکراوە و هەرچی ئەمانش کراوە لە کاری شخصیات چونکە ئەم کارە گەورانە بەڕاستی ئەبێت دەوڵەت لە پشتی بێ ئەبێت دامەزراوەی گەورە لە پشتی ئەم کارانەوە بێ ئەینا وەکو شخصی وەکو کاک پشکۆ باسیەکە کە کۆمەڵێک کەس و سەرمایەدار دێنە پشتی هەندێک کار ئەبێ ئێمە ئەمە زیاتر لە خەڵک تێبگەێنین لە سەرمایەداری خۆمان تێبگەێنین کە بێت ئەم کارانە بکە هەر گریان و هەر پاڕانەوە کارێکی نیشتمانیە ئەبێ سپۆنسەری گەورە هەبێت فیلمی گەورەمان هەبێ ئەبێ فیلمی زۆر جوانمانە بێ زۆر باشمانە بێ ئەبێ تابلۆ و نەخشەکاری سازیمانە بێ هەرچەندە لە ڕێگی کۆمنتێمە یکەین ئەبێ هونەرمەندەکانیشمان بە نەخشە سازی بە تابلۆکانی خۆیان بێنە پێشەوە ئەم کارانە ئەنجام بدەین بۆیە من ئەڵێم زۆر نەکراوە نەخێر تا ئیسا وەکو پێویست لەسەر ئەنفال نەکراوە هەرچەنە کارێکی زۆر قورسە زۆر فلەلایەنە
زۆر لە قیلێ ئەبێتەوە تاوانی ئەنفال لەبەرەوە زۆر ئاسانە چۆن شێرکۆبێکە ساڵێنە زیریکە ئەنووسرێتەوە و نەتاوان چۆن باسەکرێەوەمانە بەڕاستی وایە. دەستان خۆش پێماندوو نەبن. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پشکۆ محەممەد ڕۆستەم کە بەڕێزیانە هونەرمەند و هاوکات جەلال محەممەد ئەمین کە هەروەک هونەرمەند لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیان من زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دووبارە بەخێراتن.